لە دوای ئەڵمانیا و فەڕەنسا و سوید ئیدارەی خۆسەر لە ڕۆژاوای کوردستان نوێنەرایەتی خۆی لە سویسرا کردەوە. وەزیری کارەبای حکوومەتی هەرێم ڕایگەیاند قەرزی هاوبەشانی کارەبا دەکەنە 12 قیست کە دەتوانن مانگانە لەگەڵ کرێی کارەباکەیان بیدەنەوە. لە سەرەتای مانگی داهاتوە ساڵێکی نوێی خوێندن لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە. سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش، گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. پارێزگاری سلێمانی ڕایگەیاند قەدەغەی هاتوچۆ بۆ بەرگرتن بە توشبوونی کۆرۆنا بیرۆکەیەکی گونجاو نییە. هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی بە ڕۆژنامە نووسانی ڕاگەیاندنی قەدەغەی هاتوچۆ بۆ ڕێگریکردن لە شەپۆلی بڵاوبوونەوەی کۆرۆنا چارەسەر نییە. پارێزگاری سلێمانی وتیشی لە قەدەغەی هاتوچۆ گرنگتر پابەندبوونی هاوڵاتیانە بەڕێکارە خۆپارێزیەکان، داوای لە هاوڵاتیانیش کرد بەدەم بەکارهێنانی ڤاکسینی کۆرۆناوە بچن. پەیامەکەی پارێزگاری سلێمانی لە کاتێکدا وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم مەترسیە گەورەکەی ئاشکرا کرد و ڕایگەیاند هەرێمی کوردستان چوەتە ناو هێڵی سووری کۆرۆنا و دۆخەکەش زۆر مەترسیدارە. وەزیری کارەبای حکوومەتی هەرێم ڕایگەیاند قەرزی هاوبەشانی کارەبا دەکەنە 12 قیست کە دەتوانن مانگانە و لەگەڵ کرێی کارەباکەیان بیدەنەوە. کەمال محەممەد وەزیری کارەبای هەرێم بە ماڵپەڕی فەرمی وەزارەتەکەی ڕاگەیاندووە لە ماوەی 9 مانگدا بە بڕیاری ئەنجومەنی وەزیران لە 15 لێخۆشبوون بۆ قەرزی کرێی کارەبا هەبوو. لە ئێستاشدا قەرزی هاوبەشانی کارەبا دەکەنە 12 قیست کە دەتوانن مانگانە لەگەڵ کرێی کارەباکەیان بیدەنەوە. وەزیری کارەبا ماژەی بۆ ئەوەش کرد پرۆژێکی گرنگی کارەبا لە هەرێم جێبەجێ دەکرێت کە بە 2 یەکەی بەرهمێنان 38 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنێت و لەسەر قەرزی ڕێکخراوی جایکای ژاپۆنی و بە تێچووی 129 ملیۆن دلار جێبەجێ دەکرێت و تا کۆتایی ئەم ساڵ تەواو دەبێت. ئەوەش لە کاتێکدایە تاوەکو ئێستا پێدانی کارەبای نیشتیمانی لە هەرێمی کوردستان نەبووەتە 24 کاتژمێری و بەشێکی زۆر لە کارەبای هاوڵاتیان لە ڕێگەی مۆلیدەی ئەهلیەوە دابین دەکرێت. وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی حکوومەتی هەرێم ئاشکرای کرد لە سەرەتای مانگی داهاتوە ساڵێکی نوێی خوێندن لە زانکۆ و پەیمانگەکان دەست پێ دەکاتەوە. لە ڕاگەیەندراوێکدا ئارام محەممەد قادر وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم ئاماژەی بۆ ئەوە کردو ئامادەکاریەکان بۆ پێشوازی لە ساڵی نوێی خوێندن دەستی پێکردو و لە دوای ڕۆژی یەکی مانگی داهاتوە ساڵێکی نوێی خوێندن لە زانکۆ و پەیمانگەکان دەست پێ دەکاتەوە. لە ڕاگەیەندراوەکەدا ئاماژە بۆ ئەوەش کراوە بەپێی ساڵنامەی زانکۆیی دەوامی زانکۆکان بە پلان و بەرنامەی گونجاو دەست پێ دەکات. ڕاگەیاندنی ئەم پەیامی وەزیری خوێندنی باڵا بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن لە کاتێکدایە ئێوارەی دوێنێ وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم ئاشکرای کرد لە ئێستادا دۆخی تەندروستی هەرێمی کوردستان لە هێڵی سووری مەترسیدایە و تا دێت توشبوون بە کۆرۆنا لە هەرێم ڕوو لە زیادبوون دەکات. بەشی ڕاگەیاندنی پرۆژەی ئۆتۆبانی بابان ڕایگەیاند گەیشتونەتە قۆناغی پێش ئەنجامدانی قیرکردن لە بنیادنانی پرۆژەکەدا. ڕاگەیاندنی پرۆژەی ئۆتۆبانی بابان ئاماژە بۆ ئەوە دەکات ڕۆژ لە دوای ڕۆژ کارەکانی جێبەجێکردنی شەقامی 100 مەتری سلێمانی لە تەواوی 34 کیلۆمەتری پرۆژەی ئۆتۆبانی باباندا بەرەو پێشچوونی زیاتر بەخۆ دەبینێت. ئەوە شڕون کراوەتەوە لە بەردەوامی قۆناغەکانی جێبەجێکردنی پرۆژەکەدا زیاتر لە 180 کاری بڕین پڕکردنەوە لە تەواوی پرۆژەکە بە سەرکەوتویی بە ئەنجام گەیشتووە. پرۆژەی شەقامی 100 مەتری ناسراو بە ئۆتۆبانی بابان یەکێکە لە پرۆژە استراتیژیەکانی سلێمانی کە بە گوژمەی 400 میلیارد دینار و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جێبەجێ دەکرێت. لە دوای ئەڵمانیا و فەڕەنسا و سوید ئیدارەی خۆسەر لە ڕۆژاوای کوردستان نوێنەرایەتی خۆی لە سویسرا کردەوە. بە گوێرەی هەواڵێکی پێگەی نۆرسپرێس ئیدارەی خۆسەر لە ڕۆژاوای کوردستان بە شێوەیەکی فەرمی نوێنەرایەتی خۆی لە شاری ژنێفی پایتەختی سویسرا کردوێتەوە. ئەو نوێنەرایەتیە لە ژنێف ڕاگەیەندراوێکی بڵاو کردوێتەوە و نووسیوێتی زۆر گرنگان نوێنەرایەتی ئیدارەی خۆسەر لە وڵاتانە بکرێنەوە چونکە کاریگەریان لە سەر دۆسەی سووریا هەیە کە پێشتر لە ئەڵمانیا و فەڕەنسا و سوید کراونەتەوە. ئەوەش ڕوون کراوەتەوە لە پێناو بەهێزکردنی پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی تری ئەوروپا کاریان لەسەرکردنەوەی نوێنەرایەتی ئیدارەی خۆسەر لە ژنێفی پایتەختی سویسرا کردوێتەوە. بەو پێی سویسرا ڕۆڵێکی گەورە و کاریگەری لەسەر دۆسەی سووریا هەیە. لا کۆتایی ڕاگەیەندراوەکە داماژە بۆ ئەوەش کراوە مەبەستی ئیدارەی خۆسەر لاکردنەوەی ئەو نوێنەرایەتیە پتەوکردنی پەیوەندیە دیبلۆماسی و سیاسی و ڕۆشنبیریەکان و دابینکردنی ئاسایش و سەقامگیریە بۆ ڕۆژئاوای کوردستان. هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.